زانستی دەروونناسی پەروەردە باس لە چۆنیەتی گۆڕانی ڕەفتار و سەرچاوەکانی دەکات. دیارە یەکێک لە سەرەکیترین بنکەکانی پەروەردە بنەماڵەیە. ئەم زانستە چاو دەخاتە سەر شێوازی هەڵسوکەوتی ئەندامانی خێزان تا چۆنیەتی سازبوونی ڕەفتاری مرۆڤ لە نێو کۆمەڵگاداشی بکاتەوە. دایک و باوک وەکو دوو کاراکتێر ڕۆڵی سەرەکی دەگێڕن کەوایە منداڵی نێوخێزان ئاکامی هەڵسوکەوتی ئەوانە. وەکو نیازی سەردەم پێویستە بە شێوازی زانستیانە و ئاکادمیک پێداچوونەوەیەک بەسەر پەروەردەی نێو بنەماڵەکاندا بکەینەوە و ڕەفتارەکانی دایک و باوکەکان بخەینە بەر لێکۆڵینەوە. لەم خولەدا هەوڵمان ئەوەیە پرسیارە پەروەردەییەکان وەڵام بدرێتەوە و بە شێوەیەکی کاریگەر دەروونناسی کێشەکانی بنەماڵە بکەین. بەنیازی بەختەوەری منداڵەکانتان لەم خولەدا هاوڕێمان بن.